بەرەبەیانی ئەمڕۆ ئەو لافاوەی کە بەشێک لە سنووری شاری هەولێری گرتەوە بەتایبەت ئەو ناوچانەی کە یاخود ئەو گەڕەکانەی کە دەکەونە ڕۆژهەڵات و باشووری شاری هەولێر بەهۆی لافاوە زیانێکی زۆریان بەرکەوتم. ئێستا لە ناحیەی دارەتومە دیارە ئەمەیەکێکە لەو شوێنانەی کە بەهۆی لافاوەکەەوە زیانێکی ێزگار زۆری بەرکەوتووە کە لەم کۆڵانە سێ کەس بەهۆی لافاوە گیانی لێدەستداوە بەداخەوە دیارات تا ئێستاش ئەمبۆڵانس یاخود تیمەکانی تەندروستی هەم تیمەکانی بەرگری شارستانی سەرقاڵی هاوکاریکردنی ئەو خێزانانن کە بەهۆی لافاوەکە زیانیان بەرکەوتووە. ئاو هەتا تایە بوو وەختێک نەمەشات کرد ڕاست ئاو گەشتە سەقفی ئێستا جیرانی ماری ئەو کوڕە خارم لێرانە مندارەکانی بەسەبانیدا ئاوا کرد. سێ کەس لێرە جیان لێدەستدایە بەس نەماندی تێ بەس ئەلێرە یەک لاقی شکا بوو ئێستا گەیاندای خەستەخانەی و یەکەش بە نەفس وەقت جەڵتە لێدا بوو ئەویش بە هەمە شیاز گەیاندرا خەستەخانەی. لەکوێ دەمێنەوە یعنی تا ئێستا هیچ کەسێک بەهاناتەوە وەڵای هیچ کەسێ بەهانەمانەوە ناتون ئەوە ماڵمانەوە ماڵمان وێران بوو سایرەمان ڕۆیوە ماڵمان ڕۆیوە قڕ بەسەر بە کارەستاتیەتە ئەم ماڵی پێکەوناوە ئێستاش ئەو ماڵ و حاڵەکەیتی هیچی نەماوە. ئەو کارەساتە هی باران نییە حتمما ئەمە لەسەرەوە سەدێکە شتێکە بەنداوێکە کراوە لەسەرەوە و یەکجا ئاوەکە بەر بووە. لافاوەکە ئەوەندە بەهێز بووە تا هیچ پاژماوەی ئەم دیوارە بربەسی ئەم دیوارە لەم شوێنەدا بوونی نەماوە لەگەڵەوەی کە دەرگاکەی بە هەمان شێوە لایەشی تری دیوارەکەی زیانی بەرکەوتووە کە بەهۆی لافاوەکەی هەولێرەوە زیانی ێزگار زۆری بەرکەوتووە. ئەمە ڕێگای سەرەکی نێوان دارەتوو بنەسڵاوەیە ئەمە ڕێگای سەرەکیتی دیارە ڕێڕێوی ئەم ئاوە پێویست دەکات بەم شوێنەدا بڕوە بەڵام شوێنەکە گیراوە و دەچێتە نێو ماڵەکان ینی ئەوەی کە پێویست بوو ئاوەکە بەم شوێنە بێرەدا بڕوە بەڵام بێرەدا ناڕۆ بە و شوێنێ ئەوێدا دەڕوە ئەمە هۆکارێکە لەوەیکەوە لافاو لە بەشێک لە ماڵەکان دروست بووە لە بەشێک لە گەڕەکان دروست بووە ینی بەشێک لە هاوڵاتیان زەرەر و زیانی زۆریان بەکەوتووە. باسێ دەفتەر چار دەفتەری فەقیرە بەس ئاسون شتیانە دیارە تەمەشا زۆمەیکەوە هەمووی ئاسو تەنچیویە خەرک لێک ڕاخردەکاتەوە نیە کاکە برێ بچین یارمەتێکی بدەیت. شتێکی عجیب بوو لە 2 دقە 3 دقەی نەبرد کاتێک چاومان کردەوە خلاص هیچی تێدا نەما ینی بەس توانیم بچینە تابقی دووەم خلاص هیچی تری تێدا نەما بەس کێشەی ئەوەمانە بوو تەقە کرا بانگەواز کرا کەسێ نهات بریارێ کاکە کورە هاوارم بکرد کاکە کارەبای ڕێسی ببڕن لەبەرەوەی خەڵک کارەبایی گرێ. چەندین جارە لافاو لە شاری هەولێر هەڵدەستێتن و بەبێ زیان تێپەڕ نابێت. لافاوەکەی ئەم جارە 11 قوربانی و ژمارەیەک برینداری لێکەوتەوە. ئەمە جگە لە زیانێکی زۆری مادیش کە بەرخان و ئۆتۆمبیلی هاوڵاتیان کەوت. قارەمان زۆر کورسات نیوز هەولێر.